ئەم شەڕە زۆر توولانیە وا نەزانن هی هەفتە و 2 هەفتەیە دەبەرەگراچوون و ململانەی ئەو تاغوتانە حەشدی وەحشیە و ئەمریکایە و ڕێگادا بێتە پردێ ڕێگانادا سەر و ترکەوێەوە هەموو مەساڵحی خۆیانە هەرێکە تەختیتی خۆی هەیە و یەکە جوغرافیای خۆی هەیە و ڕێەکەون لەسەر ئیتیفاقەکان ئەوە جێیشی هێنایە سەر ئەم حدودە پێویستە لەم حدودە بوەستێ ژنە تیارە لە ئاسمانەوە لێدا و مەجبوریە کار ڕاکات و ڕاتەوە دواوە ئەوە تەوازوناتی قووەتەکانن ئێمە ئێستا ئەو قووەتەمان نییە بچینە نێوانی ئەو تەوازوناتانەوە لەبەرەوە نابێ وا بزانین فتوای جیهادەوەی یەکسەر مادام ئەوانە هاتوون شیعەن و احتیلالن و جایزە بەرامبەریان بۆسین و بەتەکید طبعا جایزە بەرامبەریان بۆسین قیتال و قەتل و قیتالیان بە هەموو شێوەیەک جایزە بەڵام ئێمە نابێ شەڕێک بکەین کە خۆمانی تیافەوتین و بە بەلاش و حەلاش شوێن ئەسەرمان دیار نابێ وجودی خۆمان ناسەلمێنین ئەبێ ئێمە عەقڵمان پێی بشکێ وەکو حەماس بتوانین ڕوبەڕووبوونەوەی ئەم احتیلالە بکەین هەروەکو کە حەماس چۆن توانی بەرهەڵستی 3 هجوومی ئیسرائیل بکە کە ئەو هەموو شەڕە خۆمان بینیمان چۆن بەرامبەر بە ئەهلی غەزەی خۆڕاگر بەرامبەر بە حەماس و قیاداتی حەماس چۆن ئەو هەموو شەڕی کردی مخابەراتی شەڕی عسکەری شەڕی موسادی ئیسرائیلی شەڕی اقتصادی شەڕی دیبلۆماسی شەڕی حەساردان هەموو جۆرە مقاومەیەکیش بەڵام لە هەمان کاتیشە کرایەوە بەرامبەریان و میلەتێکی خۆگر و ئێمەش لە میلەتی فەڵەستینی نەدواکەوتوترین نە ئازایەتیمان لەوان کەمترن نەوەعیشمان لەوان کەمتر بەڵام ئێمە پێویستە لە ناو خۆمانە ئەم بەدیلە دروستکەین